ئەو کاتە و باش سعات 10:30 شەوێ بە کاتی فنلاند تازەگی خەبەرێکم خوێندەوە دەبارەی کۆڕۆنا لە سوێدێدا نزیک بە 6 کەس لەو 9 کەسەی کە بەو دوایانە مردوون لە سوێدێ لە ستۆکۆڵمێ هەر 6یان سۆمالین. ئەوە زەنگی مەترسیە بۆ ئێمەی کورد لە فینلاند و لە وڵاتانی ئوروپایی کە دەژین. دەبێ ئاگامان لە خۆن بێ، سەردانی یەک دەکەین، سەردانی خزم و کەسان دەکەین، ئاگامان لێنێ کە پێمان وایە بڵاوی نەخۆشی بڵاو دەکەینەوە. بۆی هەیە هەر یەک لە ئێمە ئەو ڤایرۆسەی هەبێ و بڵاوی کاتەوە. زۆرتر بۆ ئەو بنەماڵانە مەترسیدارە کە کەسی نەخۆش یان کەسی سەرەوەی 70 ساڵیان هەیە. ئەوە زۆر مەترسیدارە. لەو بنەماڵانەدا کەسانی پیر و بەتەمەن لەگەڵ کەسانی منداڵ ژیاون. ئەو منداڵانە ئەو نەخۆشیە و ڤایرۆسیان گواستۆتەوە و چونکی پێکەوە ژیاون ئەو کەسە پیرانە یا و نەخۆشانە زوو گرتویانە و بەداخەوە مردوون. ئەوە زەنگی مەترسیە بۆ ئێمەی کورد کە ئاگامان لێبێ لەبەر مۆزوعاتی کولتوری و فەرهەنگی پێمان عەیب نەبێ سەردانی یەک نەکەین. شتەکە زۆر مەترسیدارە. لەوەی ناخۆشتر ئەوەیە کە گەر خودای نەکردە یەکێک لە ئەندامانی بنەماڵەکەمان لە دەست بدەین، لەو بارودۆخەیدا کەس نییە سەردانمان کە، کەس نییە ئەو بارودۆخە قورسەمان لەسەر شانی سووکە. بۆی هەیە ساڵیانی ساڵیان دەیان ساڵ تووشی خەمۆکی بین لە ئوروپای کە ئوروپا وڵاتگەلێکن کە خەمۆکی بەردەوام یەقەی مرۆڤی دەگرێت. بۆی هەیە تووشی کێشەی ئابووری بین، بۆی هەیە ژیانمان تێکچێ بە خاتری ڕووداوێکی زۆر سادە، بە خاتری ئەوەی کە ئەمە بۆ سەردانی هاوڕێیەکمان یا خزمێکمان حازر نین ڕێو شوێنە ئەمنیەتیەکان و ڕێنماییە تەندروستیەکانی ئەو حکوومەتانی کە بۆیان داناوین لەبەر چاویان بگرین. بۆیە تکایە ئاگاتان لە خۆت بێت، لەوە خۆتان بێ، وەرن با هەمومان پێکەوە ئەو مەوزوعی جددی بگرین، بە قسەی ڕێنمایەکانی حکوومەتی بکەین. لە فینلاندە ڕۆژ بە ڕۆژ بە تەمانین یەکجێنان هەوێ یەکجێ بۆی کە کێشە دروست دەبێ، ڕۆژ بە ڕۆژ هاتوچۆ و یەکتر بینین و چوونە دەر و بازارەکان مەحدودتر دەکەنەوە، سنووردارتر دەکەنەوە لە ترسیەوەی کە تەنانەت لە کاتی شەڕیشدا، ینی نزیک بە 100 ساڵ پێشیش قەدەغەکردنی هاتوچۆ لە فینلاندی هەر بە هیچ شێوەیەک نەبووە لە مێژووی فینلاندا. ئەوانە نان هەوێ، بۆیان ناکرێت یەکجێ خەڵک مەمنوعکەن قەدەغەی بکەن هاتوچۆی خەڵکی. بۆیە بە ئێواشی پلە بە پلە بە وردە دەیکەن. تکایە بە قسەیان بکەن وەرن بالانی کەم لە فینلاند وەکو وڵاتی سوئێد بە ڕێژەی زۆری لە دەستچۆکان و قوربانیەکان ئی کۆمەڵگای کوردی نەبن. ئەمە هەم بۆ کۆمەڵگای کوردی قازانجمان دەبێ، هەمیش بۆ وڵاتی فینلاند با نێومان لە نێو کۆمەلگای ئەو کۆمەلگایدا نێومان ڕەژ نەبێ. دوایە بە چاوێکی خراپ چاو لەمە نەکەن کە بڵێن ئەوە کوردەکان بوون ئەو نەخۆشییان گواستەوە. ئەگەر بێتەوە ئامارە لەسەرمە سەبت بێ، تقریبەن بووە هەمیشە منداڵەکانی مەژ لە دەست ئەو بارودۆخی ئازار دەبین کە پیان دەڵێن نەتەوەینگۆ نەتەوەیەکی دواکەوتوو بوون، نانتوانی ڕێو شوێنە تەندروستەکان لەبەر چاو بگرن و بە قسەی دەستوراتی حکوومەتیان نەکرد. وەرن بە ئاگامان لە خۆمان بێ، هەر بۆی کە ئابڕوو و کەسایەتی و حیسیەتی داهاتووی منداڵەکانیشمان بپارێزین و بۆی کە پێش بگرین لەوەی کە خودای نەکەردە ئاماری قوربانیەکان لە کۆمەلگای کوردی بن لە فینلاند، وەرن با ڕێنمایی ئەمنیەتی و تەندروستیەکان ڕەچاو بکەین. هیوادارم دوور بێ لە ئێمە و دوور بێ لە کۆمەلگای بەشەری.